بۆچی لێڵ و سوورە ئاسمان گێژەڵەکەی نەکبەتە یا فیتنەی ئاخر زەمان هەوری قەهرە مەوجی دەریای غەزەب دەبێتە جۆش یا فەغان و دووکەڵی هەناسە سەردەکان ماتەم گێڕانی ئازیز بەغەم بێن بە فرمێسک بێن ئەمڕۆ ئاهەنگ نییە شایی نییە ئەمڕۆ چلەی ماتەمینی دوو پەپولەی ڕوحسووکی ئەم شارەیە لە پێناو ئازادی و کار لە پێناو ئازادی و کاردا بەدەنگ هاتن لەگەڵ گەنجانی شاردا بەڵام لە ئەنجامی بێوەڵامی مەرگ بووە خەڵاتیان خەونی ئەو دروستکردنی ژیانێکی ئازاد و یەکسان بوو لە نێوان چینی باڵادەست و چینی ژێردەستە بۆی هەموو بە یەکسانی بژێن و بۆیە هەموو بە یەکسانی بژێت خەونی ئەو تەنها لە باشووری کوردستان خۆی نەدەگرتەوە بەڵکو خەونی ئەو ڕزگارکردنی هەر چوار پارچەی کوردستان بوو شەید ئاکۆ هەرگیز بڕوای بەتوندوتیژی و شەڕ و پشێوینانەوە نەبوو هەمیشە پێی وابوو بە ڕێگای ئاشتی و گفتوگۆ دەگەین بە مافەکانمان 40 ڕۆژ پێش ئێستا لە ئێوارەیەکی سارد و سڕدا بەهۆی تەقەکردنی هێزێکی سەربازی بەناو جەرگەی بازاردا دوو گەنجی ڕۆحشیرینی شار شەید بوون دوانی دیکەش بە سەختی بریندار بوون و یەکیان لەبەر سەختی برینەکەی چەند ڕۆژێک لەژێر چاودێری وردا بوو شەید شڤان کوڕی مامۆستا محەممەد شکوور لە ساڵی 1999 لە بنەماڵەیەکی ناسرااو لە شاری کفری لەدایک بووە خوێندنی بنەڕەتی و ئامادەیی بە سەرکەوتویی لە کفری تەواو کردووە دواتریش ساڵی 2010 لە کۆلێژی پەروەردەی زانکۆی گەرمیان بەشی مێژوو وەرگیراوە شەید شڤان لە سەرەتای لایەتیدا بوو تەمەن و خۆزگە و خولیاکانی وەکو گوڵ لە سەرەتای خونچەییدا بوو بەداخەوە ئەو خونچە گوڵەی بەرگەی ناخۆشی و نەبوونی و سەختی ژیانی دەگرت بەردەوام هەوڵی بۆ ژیانێکی خۆش لەژێر سایەی ئازادیدا دەدا لە تافی پێگەیشتنیاندا هەڵیان وەران بەڕێزان ئێمە وەکو ئەم دوو بنەماڵەیە قەزەکەی ئێمە قەزەیەکی شخصی و کۆمەڵایەتی نەبووە بە هیچ شێوەیەک ئەم خەڵکە ئەگەر خۆپشاندانی کردووە ئەگەر هەر شتێکی کردووێ لە پێناو قەزەیەکی گشتیا بووە خەڵکێکی شتیا بریندار ئەبێ خەڵکێکی شتیا شەید ئەکرێ ئەوە مڵکی هەموو خەڵکە نەک مڵکی تەنها ماڵێک و بنەماڵەیەک ئێمە ئەو قەزێمان ئەو کەیسەمان دادەستی دادگاوە بەڵام تا ئێستا کەس نەگیراوە لەسەر ئەو قەزیانە ڕەنگە تاوانباری سەرەکی نەگیرا بێت تایسا ئێمە لێرەوە لێ من بەرەوە داوا لە دادگا ئەەکەین پەلە بکە لە جوڵاندنی کەیسەکە و هەروەها لایەنی پەیوەندیداریش هەمان شێوە پەلە بکە لە گردنی ئەو خەڵکانە چونکە ئێمەش تا ڕادەیەک سەبر و تەحملمان هەیە ئێمەش ئینسانین ئێمەش خوێنمان لێ ئەچۆڕێ فەرمو ئەوە حاڵی خزم و کەسوکاری ئێمەیە ئەوە حاڵی دایک و کەسوکارمانە کش کەسێکمان کەسانەی کە دەستیان لە کوشتنی شەید ئاکۆدا هەیە زۆر بە جوانی دەستنیشان کراوە و ئێستا کەسێک لە دادگا بە فەرمانی دادوەر ڕاگیراوە و کەسێکیش فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو سلمان مامۆستا محەممەد